لە کاتێکدا هۆلیوود لەگەڵ کێشەی تەقەی کوشەندەی ئالێک باڵدوین کە لە ئەنجامیدا هێڵێنا هاچێنز وێنەگری سینەمای گیانی لەدەستدا ڕوبەڕوویە، داواکاریەکانیش بۆ قەدەغەکردنی بەکارهێنانی چەک لە فیلمسازیدا ڕووی لە زیاد بوونە. ڕێوڕەسمێکی یادکردنەوە بۆ هاچینزی تەمەن 42 ساڵ بەڕێوە دەچێت. هاچینز لە کاتی تۆمارکردنی فیلمی ڕاست کاتێک باڵدوین بە چەک تەقەی کرد گولە بەرسێنگی دەکەوێت و دوای ئەوەی دەیگەێنە نەخۆشخانە لە ڕۆژی پێنجشەممە لە نیو مکزیک کۆچی دوایی دەکا. من چێژی زۆرم وەرگر لە کارکردن لەگەڵ هالینە هاچێنز لە فیلمێکدا بەناوی بلایند فایز. من شارۆن لیێڵم، ئەو ئافرەتێکی سەرسوڕهێنەر بوو، تەنها دەتوانم بڵێم هەمومان زۆر سەرسام بووین. دەرهێنەری فیلمەکەش جۆیل سوزای تەمەن 48 ساڵ کە لە پشتەوە بووە لە کاتی تەقەکەدا بریندار دەبێت و دەیبەنە نەخۆشخانە و دواتر لە نەخۆشخانە دەردەچێت. پۆلیس هێشتا لێکۆڵینەوە لە تەقەکردنەکە دەکا ئەو ڕووداوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا گومانی زۆری لەسەر دروست بووە و دەڵێن کە چۆن دەبێ ڕووداوێکی لەو شێوەیە ڕوو بدا لە کاتێکدا پرۆتۆکۆلەکانی بەکارهێنانی چەک بە شێوەی دروست لەو جۆرە شوێنانەدا بە وردی دانراون. من هاوڕێی هالینا بووم، ئەو 4 ساڵ پێش ئێستا لەگەڵم کاری دەکرد، دواتر بووینە هاوڕێ. بێگومان هەواڵەکە زۆر شۆکی کردین، حەزم کرد لێرە ئامادە بم وەک بەشێک لەو کەسانی کە ئەویان خۆش دەویست. داواکاریەک لەسەر ماڵپەڕی change.org کە داوای قەدەغەکردنی چەک لە کاتی تۆمارکردنی فیلمدا دەکا تا دوانیوەڕۆی یەکشەمە زیاتر لە 18,000 واژۆی کۆ کردوێتەوە. دەقی داواکاریەکە کە لەلایەن نووسەر و دەرهێنەر بەندار ئەڵبوڵیویەوە نووسراوە دەڵێ هیچ پاساوێک بۆ ڕوودانی شتێکی لەم شێوەیە لە سەدەی 21دا نییە. دەیڤ کۆرتێز دموکراتی هەڵبژێردراو بۆ ئەنجومەنی سیناتی کالیفۆرنیا ڕۆژی شەمە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و گوتی پێویستیەکی بەپەلە هەیە بۆ چارەسەرکردنی پێشێلکاریەکانی یاسای کار و سڵامەتی کە لەسەر کۆمەڵێک بەرهەمی شانۆی ڕوودەدەن، لەوانە هەلومەرجی پڕ لە مەترسی و ناپێویستی بەکارهێنانی چەک لەو شوێنانەدا و گوتی بە نیازە کار بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای قەدەغەکردنی چەک بکە لە کاتی تۆمارکردنی فیلم لە کالیفۆرنیادا. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.